سڵاو دەروون و دیاردەیەم جارە باز لە دیاردەیەکی کۆمەڵایەتی ئەتوانم بڵێم دەرونی بکەین. چەند ڕۆژێکە 21 سێمان تێپەڕانوە و ڕۆژی ساڵی کوردیمان تێپەڕانوە. دیاردەکەی ئێمە ئەم شتێکە ێسا باسیەکەم. سەیرەکەی سەدان هەزار کەس لە ناوچەیە کۆ بنەوە کەپرەکەی تەنیشتی مقامی حیجازە، کەپرەکەی ئەم دیوی گۆرانی بێژ و بەندی میلیە، خۆی لە ناوڕاستا دەهۆڵ و زوڕنایە و بیانووی ئەم گەشتەش هێورکردنەوەی مێشک و بەسەربردنی کاتێکی خۆشە. ئایا کاتی خۆش لەم فەوزایە دەسەکەوێت؟ من بۆ خۆم جارێکیان زۆر کەم گەشتەکەم، من ئەلەو ناو ئەگەشتانە زۆر کەم گەشتەکەم. من بۆ خۆم جارێکیان لە گەشتێکە بە بەو هاوڕێ و بەڕێزانەم وت کە سەردانم کردن، وتم کێشەیەگەیە یا من نەفسیەن باش نیم کە چێژ لەم فەوزا و هات و هاوارە وەرناگرم، یان بەڕاستی ئێوە نەفسیەن خراپن کە چێژ لەم فەوزا و هات و هاوارە وەرەگرم. قسەکەی ئێمە لەم بەرنامەیە ئەوەیە بزانین چ میلەتێک لە دنیاە، چ میلەتێکی جیهان چێژ لەم فەوزایانە وەرەگرێ بە ناوی گەشتکردنەوە. بە خۆشحاڵیەوە بە میوانناری ڕۆژگار شێخانی مامۆسای کۆمەڵناسی و فەلسەفە لە زانکۆی سەلاحەدین بەخێربی مامۆسا ئازیێتە کێشە، جوان عەبدوڵڵا چالاکوان جەنابی شێ بەخێربی ئازیێتە کێشە، هۆشیار دەربەندی سەرپەرشتیاری بەشی گەشت و گوزار لە زانکۆی لوبنانی فەڕەنسی جەنابی شێ بەخێربی. زۆر سپاس. هەڵبەتەوە هەمیشە باسمان کردووە زمانی بیانیە خەڵکی بیانیش بۆ ئەم دیاردانی کە ئێمە باسیەکەین بانگەشتەکەین. بە خۆشحاڵیەوە خانمێکی پاکستانی لەگەڵمانە بەشدارە کە سەرنجی خۆیان لەسەر دیاردەی گەشتکردن لە کوردستانە، ئەویش مەها عەزەت شارەزای گەشتیاری کە لە شاری هەولێر دانیشتێ جەنابی شێ بەخێربی. و بە خۆشحاڵترەوە هەر جارە و هونەرمەندێک و کەسێکی دیار و نوخبەیەک تێبینی و سەرنج ئایا لەسەر ئەو دیاردەی کە ئێمە باسیەکەین بە خۆشحاڵیەوە بۆم بەرنمەیە مامۆسای گەورە مامۆسا هۆمەردزەیی چەند دقەیەک لە کاتێگرین و ئەویش ڕای خۆیمان پێڵێ لەسەر ئەو دیاردەی کە ئێمە بە دیاردەیەکی ناشرین ناوێ بین. زۆر زۆر خۆشحاڵ بووین، هیوادارین شتێکی باش پێشکەشکەین و هیوادارم بگەینە خاڵێک کە خۆمان و ئێوەش قەنەعات پێ بکەین. مامۆسا دووبارە بەخێربی ئازێتە کێشە، هەمووتان بەخێر بێن. خانم جەنابی شێ بەخێربی ئەگەر تۆزێ ساردیا کەشەکە بە جۆرێک بێ داوای لێبوردنەکەین چکە پێما بجلی کوردی ژنانە تۆزێک ساردە. بەهەرحاڵ بەر لەوەی بچینە ناو باسەکەەوە پاکێجێکمان ئامادە کردووە لەسەر ئەو دیاردەیە بۆی کە بینەران و ئێوەش بەرچاوڕوون بن لەسەر چی قساکەین با بینەری ئەو پاکێجە بین. فەرمووی. ماسی ئیسلاحەتێکی خۆماوە گردین، خەڵکێکی ناڕۆشن بیر هاتوون لێرە ئیسلاحەتیان لەم خەڵکە تێگاوە، ئەمە بۆ ئیسلاحەت نابێت. یعنی ئێمە ئیسلاحەتمان لێرە لێ نییە، مەجبورەوە من تۆزێکی ترە ڕۆم بۆ شوێنێکی تر و لێرە ئیسلاحەتم نییە، مەجبورە چم لە شوێنێکی تر لایەم بۆ بەشکم لێوێت تۆزێک ئیسلاحەت بکەم. کۆمەڵی خەڵک هەیە بە ئەخیر سەوتی گۆرانیەکانیان وات لێکەن کەپرێک 4 مەترە 5 مەترە دانیشی لە تەنیشتەوە ئەخیر سەوتی دەجیلەکە بەجددی زۆر زۆر ناخۆشە، دیاردەیەکی زۆر زۆر ناشی. نازانم ئەو خەڵکێرە بەچی تێگەیشتووە. هەر کەسە و بە ئارەزووی خۆی، یعنی حسابۆی بەرامبەری ناکە، ئەوەی تەنیش حسابۆی تەنیشی ناکە، ئەیتر هەرچێک بێ، یعنی ئەمریفایارێکی پێبێ، شتێکی پێبێ، یان مناڵی زۆری پێبێ،
حسابەوەی تەنیشی ناکە بە کوردیەکە یعنی بەنسبەتەوەی کە هەل لە ڕووی خواردنوشتی شەوانێ یعنی حسابەوەی تەنیشی ناکات. گەڵاوبوونە خۆی لە خۆیان خۆشەویستی دروستەکە تەبای دروستەکە باگەربێت و ئازادەکان یەکتری نەشێوێنین و پێشێن نەکەین. دەستخۆش مامۆسا پاکێجەکەت بینی هەڵبەتە با من ڕوونکردنەوەیەک من بە بینەرانیانی ئێمە باسی ئەو ئەیڤنتانە ناکەین باسی ئەو چالاکە گەورانە ناکەین کە لە جیهانە ڕەنگە جۆر و ئاهەنگێ لەو شێوەیە هەبێت و بە سەدان هزار کەس لە گۆڕەپانێکا کۆبێتەوە ئێمە باسی دیاردەی گەشتەکەین ئێمە بەنای گەشتکردنەوە ئەوە تا کەس ڕازی نەبوو لەوەی کە ئاگوزەری ئەتوانین چی ناو بنین ینی چی لە خۆمان ناو بنین ینی ئایا ئەمە تەندروستە سەدان هزار کەس ئەچنە جوگرافیایەکی دیاریکراوە خۆ ئەگەر قسەکە ئەوە بێ سەوزای و ئاوی لێە خۆشببختانە لەم 21 سیا و لەم وەرزە بەشێکی زۆری هەرە کوردستان هەر سەوزایی و شوێنی جوانی هەیە بەڵام ئەم کللتورە چیە هەمومانۆک و یعنی شارە مێرولە ئەنووسین بە شوێنێکا و خەریکی دارکاری نێشتی یەکتریشی فەرم سەرەتا بەر لەوەی وەڵامی بەڕێز بدەمەوە نەورۆز و بەهار لە ئێوەی ئازیز و لە کوردستانیان پیرۆز دەکەم بێگومان گەشت و گوزاریان سەیران کردن وەکو دیاردەیەک یان کولتورێکی مۆدێرن لە زۆربەی زۆری ئەو ناوچە و شوێنانی کە با بڵێن ژینگەیەکی لەباری بۆ سەیرانکردن هەیە بێگومان با بڵێن ڕەهەندێکی کۆمەڵایەتی ڕەهەندێکی ئابووری گرنگی هەیە بەڵام لای ئێمە ڕاستە لە مێژە ئێمە سەیران دەکەین گەشت دەکەین بەڵام وەکو پرۆسی گەشەکردنی گەشت و گوزار یان بە ئەهەمیەت وەرگرتنی ئەو سێکتەرە ئەو کەرتە لەلایەن دەستگا پەیوەنددارەکانەوە ڕەنگە مێژوەکەی زۆر دوور نەبێ بۆیە ئەو کۆنتاکتکردنی کە خەڵکی ئێمە لەگەڵ با بڵێن فەرهەنگی جیاواز کللتوری جیاواز هێشتا زووە ئەو پەیوەستبوونە باشە من قسەکەم لەوایە ینی چێژوەرگرتن لە ڕووی کۆمەڵاسی و فەلسەفی و ینی چێژوەرگرتنی ئەم خەڵکە لەو فەوزا و قەرەباڵغیە چییە؟ ئەمە نەخۆشیە ئەمە کللتورە ئەمە دواکەوتنی قەرەباڵغیە ئەمە چییە؟ ئەمە نەبوونی ڕەفتارێکی شارنشینیە ئەمە نەبوونی پەروەردەیەکی گونجاو یاخود با بڵێن بیرکردنەوەیکی سەقەتە لەلای ئەو خەڵکەوە هیچی دیکە نییە باشە بەمە جوانێ پێکەم لەمێ زۆر زمانێکی شیرینی کوردی بەڵێ وا قسە بکەین کە هەموو بینەران تێ پێم خۆش بوو ئەمە کللتورێکی سەقەتە بەڕاست ینی قسەکەی من ئەوەیە ئەتوان بەمە ئوترێ گەشت نەخێر باش جوان خان بەخێر بیت با پێشۆی بابزانم بۆی کە ئەنگڵی قسەکانی وەرگرم دیوی قسەکانی وەرگرم خۆت گەشتێک کردووەم ئەم ئاوا گەشتێک کردووە لەو قەرەباڵغی فەوزایە باشە با پرسیاری شخصی نەکەم بارحاڵ بەوە ئەوترێ گەشت بەوەی کوردیکە خۆی کاک دەڕۆن مەسەلای سەیرانکردنەوە کللتورێکی کۆنی مرۆڤانی هەموو نەتەوە سەیرانکردن و گەشت و ئەو کللتورەی هەیە بەڵام لە نەتەوەکە و نەتەوە ئەگۆڕە و بە پێی کاتیشەوە ڕەنگە لە کوردستانە فەرقی هەبێت وەک مامۆستا ئاماژەی پێکرد تەبەنەوە کۆمەڵی کللتور هەیە لە نەورۆزا پێیا بۆ ڕەنگی کللتوری شارستانی نەبن کللتوری ناشارستانی بن بەڵام تاکی کوردوە فێر و ئەگەر دۆڵ زورنانە بێت لە نەورۆزە ئەگەر لە ناو قەرەباڵغیە دانەنیشێ ئەگەر کۆمەڵێشتی دینەبێت ئێمە دانیشتین بە ناشارستی دانێ پێی ناڵێ نەورۆز بەڕاست ئەگەر خەڵک نەیبینێ و نەزانێت لە فلان شوێن بۆ پێی ڕێک ئەوە لەبەرەوەی خەڵکەکەەوە وا ڕاهات یانی ئەوە بۆتە کللتورە خۆشت باش ئەزانی هەندێک دیاریدایان هەندێک پرس کە بوو بە کللتور ینی چارەسەرکردنی مەحاڵ نییە بەڵام ئاستەمە چارەسەرکردنی باش مەسەلەن کەواتە قسەکانی هەردووکتان وا ئەگرێتەوە خەڵک کە لە وڵاتە ئەچێ بۆ گەشتکردن بۆ مێشکی ناچێت بۆ چاوی خەڵکەچێ ڕێک باش مامۆسا تۆڵێکی پێشەکی سپاس بۆ جەنابەت تەورێکی زۆر گرنگ وروژاندووە بیرمان نەچێت ئێمە باسی خەڵک دەکەین باسی یەک خێزان ناکەین بڕاست ڕەم بێ کۆنتترۆلکردنی خێزانێک ئاسانتر بێ لە خەڵک ڕاست کە باسی خەڵکیش دەکەین باسی چەند توێژێک دەکەین باش وایە باش من بۆ من ئەمە سەدوانە بۆ من ئەمە قبوڵە باش بەڵام بە چ ئالەتێک تەنزیمی دەکەیت ئەگەر بیری نەچێ ڕۆژە ژان بت قوتابی ویتە ساڵێک ئێمە لە ئامادەی دەخوێنین کە دەچینە دەرێ دەچین بۆی
ئەنەرجی بێتە دەرەوە گەنجێکمانێ دێ بێتە دەرەوە تێدەگەی بەڵام با من پێناسێکی بچووکی دەرچوو دەرەوەت بدەمێ باشە یەک قوسی بچووکم تۆڵی بەلام و ئاسایی ینی ئەوە ئاساییە بەلاتۆ پەردەیەک دەردی بێچێک لەو بەڕێزانە وتی کەپرەکەی 4 متر بە 4 متر ینی لەمەش بچووکترە یەک پەردە لە بینیەتی ئەم دەوڵ و زۆرنا لێە ئەم مقامەڵێ ئەو نازانم فلان گۆرانی بێژی میلی خسۆتە سەری ئەمە بۆ قبولانی ئەمە لە ڕووی گەشتیاری ئەمە قبول نییە من بسەنە من با پێناسێکت بۆ بکەم بێت بێمەسەرەوە باش پێناسەی دەرچوونە دەرەوە بۆ دەچینە دەرەوە باش دەگەی لە تەواوی دنیا ئەمە ڕێکراوە چونە دەرەوە بۆ ئەوەیە کە تۆ ڕاکەی لە سترێسی ناو شار ڕاکەی لە زەختی ناو شار ڕاکەی لە ژینگەی ناو شار بچی باوش بە تەبیعە بکەیت جوانە پێکە تا ئێستا تێدەگی چۆنە بەڵام ئەمەی کە گوزەری ئەوەیە بۆستە دێمەوێ بۆستە بەڵام کێ لێ کۆبێتەوە کۆمەڵە توێژێ کۆبێتەوە ئەگە تۆ گەنجێکی 7 ساڵ تاکو 25 ساڵ تا 30 ساڵ تا 25 ساڵ لەو دوی خەیمەکە داینێت لە تەنیشت خێزانێکی تۆزێک بە تەمەندتر کە هاتوو بەس تەماشای گوێی لە ڕووبارەکە بێ کە هاتوو بەس گوێی باشە بامە حەڵکەین پێکەوە کێشەکە لە حەلەکەیە زۆر معقولە هەڵبەتە من چ لە ناو حکومەت چ لە موقعێکی ئەوهم نییە بۆی بچم بە هەلیکۆپتەر بسڕێمەوە ناو هەموو گەشت و گوزارە بڵێم چۆنیە بەڵام تۆ باسی دوکانێک کردوانە باش ئێمە دەتوانین دوکان وەرەکخین سەراحەتەن جێگایەک دانین بۆ هەڵپەرچەیە تێدەگەی ئەو کەسانی ینی ئێمە پێشەوە دەبێت پۆلیسکەی کەیفم بە وشەی پۆلیس نایە بۆ جێگەیانە کەیفم بە وشەی گاردی ئەوانەی کە حرەسن تێدەگەی کە بە یونیفۆرمێکی جوان بەجلێکی جوانەوە بێن زانیاری ژینگە بڵاوکەنەوە ئەگەن ینی معلومات بە خەڵک بدەن ئەمەش تەنزیمکەن ئەو خەڵکەیە کە حەزی لە هەڵپەرچەیە جوانە کرد بەڵام ئەوەی کە کەم تا زۆر بینیمان مامەسا جوان خان لەم گەشتی ینی لەم 23 سەیە ئەو شتەی تۆ باسیەکەی و زانیاری و ئینفۆمیشن و شتە تەوزیعکرا بەڵام کابرا گەنجێکی دەردی جەناب تەڵی 25 ساڵ دوو دانە قاپ کحوو لە خواتەوە باناوی نهێنین بەچی ڕێنمایی وەرەگرێ یعنی ئمە باسی هەر وەری ناگری کاک دەڕۆن ئەو کاتێک کە پێدرێ وەری ناگری ڕێنماییەکان بینیوە خەڵکە کێ وەری ناگری ینی هەر نەخوێنەوە ئەسڵەن ڕێنماییەکان چیتیان ئەلێرا تۆ بۆم بۆستە چارەسەر چییە بە بۆچی کاک دەڕۆن مەسالەکە چارەسەرەکە زەحمەتە بەڕاستی لەبەر حتا تاکی کورد فێر نەبێ خۆی ئەو ڕۆشنبیریە لا پەیدا نەبیتەوە نەورۆز سەرەتای دەستپێکردنی وەرزی بەهارە وەرزێکەوە مێشە بێت تێدا ئەس دەرخا بکە چێژ لە سروشت و جوانی بەهارەوە وەربگرێت باوەڕ ناکەمێنە بتوانین ئەو مەسەلە ئەو باسانی من بێمە لەم لەبەر ئەوەی زۆرینەی خەڵکە بینم ئەوە هەڵوسکەوتەکە هەروەک لە سەرەتا پێم وتی خەڵک گەر لە ناو قەڵە باڵغی نەبێ یعنی باهر باسی گەنجەکان مامکن ئەگەر لە ناو قەڵەباڵغیە دانیشێت گوێ لە دەنگی دۆڵ زوڕنا و دەنگێکی بڵند و جەوێکی وا قەڵەباڵغ نەبێ باڕکە ناوی باشە لە ڕووی دەرونیەوە مامۆستا تا چەند ڕێکە پێدراوە کە ئەم جۆرێک لە ئەو تەمەنانی کە خانم باسی کرد جۆرێک لە نمایشی تایە ینی ڕەنگە ئێمەمانانیش لەسەر وەختێکە ئەو نمایشەمان کرد بێت و ینی حەزمان کرد بێ خۆمان بنوێنین لەبەر چاوی یعنی لە ڕووی دەرونیەوە ڕێپێدراوە نەخێر هەندێک ڕفتار هەیە لە کەسێکی با بڵێن ئەوەی کە لە تەمەنێکی زۆر بچووکدایە مراهقی پێ دەڵێن ئێمە ڕەنگە ئاسایی بێ بەڵام ئەو دیمەنانێکە بینیمان یان ئەوەی کە ئێمە دەیبینین لە تەمەنێکی تەواوە و لە ئەوە نیە بەڕاستی هیچ بەرگریەکی لێ بکەیت بەڵام بەڕای من کاک دەروون ئێمە کۆمەلگای ئێمە بە درێژایی مێژوو با بڵێن وابەستەی کۆمەڵێک ڕوودا و پێشهاتی سیاسی کۆمەڵایەتی ئابووری زۆرێک لە ناسەقامگیری لەو ڕەهەندانە هەبووە ئێمە کاتێکە دێین ڕاستە فێسی ئەو خەڵکانی ئێمە فێسی دەم بە خەندەیە بەڵام تۆ لە ناخەوە سایکۆلۆژەکەی داڕوخاوە دێ ئەلێرە هیچ نەبێ تۆزێک بۆ ئەوی لەو سترێسە دەربازی بێ ڕەنگە بەو ڕفتارانە خۆی دەرباز دەکات بۆیە ئێمە ناکرێت بەڕاستی لەگەڵ ئەوەی کە بەهای کۆمەلگا ئێمە بەهایەکی لێبوردەیە میوان دۆستیە میهرەبانیە و لەگەڵیشیدا هاوتەری ژنگەیەکی لەبار و گونجا و سروشتێکی جوانمان هەیە ئێمە بڵین بێئومێدن لەوەی کە پشتگوێی ئەو کەرتە ئەو سێکتەرە بکرێ و گەشت و گوزار ئێمە دەکرێت بەڵێ دەکرێت یەک پرسیاری بچکۆلەوە یەک جواب حکومەت وەکو پێویست هەم لە ڕووی ڕۆشنبیری تاکەوە ینی هەم لە ڕووی شوێنە گەشتیارەکانەوە لەم سێکتەرا ئیشی کردووە یان زیاتر دروشمە هەر تا ئێستا کە بەڕاستی ڕەنگە ئەگەر کاریش بەڕاشکاونە پێ دەڵێم وەکو پێویست نەبووە چونکە بۆ
ئێمە لە زۆر لە ناوەندە زانستیە گرنگەکانی دنیا لە ناوەندە ئەکادیمیەکان دەبینین چەند بابەتێک بوونی هەیە یەک لەوانە با بڵین گرنجدان بە گەشت و گوزار ئێمە تا ئێستاکە لەو ساڵانەی دوای ڕەنگە جەنابی مامۆستا بزانێ بابەتی گەشت و گوزار هێنراوەتە ناو زانکۆ پەیمانگاکان لە قۆناغەکانی بنەڕەتی و ئامادەیی بوونی نییە تا ئێمە تاچی ئێمە لە گرنگجی ئەو سێکتەرە ئەو کردە ئاگادار بێتەوە بۆ ئەوەی هیچ نەبێ ئەمە شتێکێ پێ دەگوترێت ئەتەکێت کاک دەروون ئێمە ئەتەکێتی گەشت و گوزارمان نیە نەک لە گەشت و گوزار لە زۆر بواری تیکەدا ڕەنگە ئەو کەم و کوڕێ بە بوونی ئێمە ینی جوڵانەوەمان جوڵانەوەیەکی هەڕەمەچیانەیە ینی فۆرمێکی هەڕەمەچیانەیە ڕێکخراو نییە ئێمە هەر کاتێک بمانەوێ ئەو کەرتە ڕێک بخێن دەبێت بە سیستەمی پەروەردەیی خۆماندا بچینەوە ئەو نەوا قسەنێک کە لە میتۆدەکانی خوێندنماندا هەیە دەستخۆشما مۆساتۆ ئەگەر ئەو دیمەنانە پیشانی خوێنکارێکی فەڕەنسی و بڵێ ئێمە وا گەشتەکەین پێ دوایە جوابەکەی چیە بێ؟ وڵایە قەت پرسیارم نەکردەوە بەڵام نامەیە لە خۆم وەڵام بم بزانە من لەو قەنەعەتەیەم کابرا کۆکومت تەماشای مۆزۆکە بکە باشت گەنجێک لە هەولێرەوە لە سلێمانیەوە دێ بۆ دوکان بۆی هەڵپەڕێ باش دەوێت تاقی خۆی بێتە دەرەوە لەو تابیعەت جوانە دەوێت بێتە دەرەوە دەوێت هەڵپەڕێ جۆ لە گۆرانە میلەکان بگرێ ئەم گەنجە چی لێ بکەین ئەم تاقی ئەم گەنجە چی لەکەین ئەی ناوێ حساب بۆ گەنجەش بکەین من دیسان دەڵێم کوردستان بەس دوکان نییە کوردستان گەلێک جوانە کوردستان لە حەمرین سەرکەوە ئەمە جوانیە هەتاکو دەچە سنوورەکانی دیاربەکر و چوار دەورێک ئێمە دەتوانین پێش نەورۆز پێش مناسبەکان لەگەڵ دەستپێکی بەهارە جەنابەت خاوەن ئەم تەلەڤیزیۆن نازداری لەگەڵ هەموو بەشەکە تەلەڤیزیۆنەکانی کوردستان بێن ڕێنمایی بە خەڵک بدەن چاڕوونی بە خەڵک بدەن کە کوێ جوانە و تەنزیم شیکەن ئەوانەی کە دەیانەوێ ئەگە فعلەن ئەمە بۆتە کێشە ئەگەر بۆتە کێشە بین ئەمە حکومەت و دەستەی گەشت و گوزار و هەموو خەڵکان حکومیەکان و ناحکومیەکان بین ئەمە یەک لایکینەوە بزانین پێیان بڵێم کاکەوەی هەڵپەرچێ دەکات بە مانگێک پێشەوە حەزی لە هەڵپەرچەیە ئەو منتیقەمە بەتاندانەوە بۆی من و تۆ ئەگەر کەیفمان بە چۆلەکە و بە ڕووبار و بە جوانی تەبیعەیە نەچین با نمونەیەکت دەمێ لە ساڵی 2010 ئەمن چوون بۆ جێگایەکە پێی دەوترێ لەژێر پێی چیای پیرەمەگرونەوە بزانام ناوی زێوێ لەوێ ئێمە دەچونە سەرچیای پیرەمەگرون شۆری دەبای بنووسینایە ئەمن نەمتوانێ بنوم تیمەکەمان کەسمان نەماتوانانی بروین بۆ کۆمەڵی گەنجێک هات بوو لە سلێمانیەوە لەوێ هەڵپەرچیان دێت کە تا بەیانی چون لێنم پرسیتم ئێوە دایمە ناوان وتیان کاکە ناوانی خەڵک زعجکەین لە سلێمانی هاوتین بۆی لێرە هەڵپەڕین ئێمە ئەمە شتێکی بەرپرسانەیە کابرا سلێمانی هاتووە لەوێ هەڵپەڕێ ئەوە من چوومە لە تەنیشت ئەو دەنوم و لە تەنیش ئیسراحەت دەکەم تێدەگەی چۆنە ئەم ئەنرژی ئەبێ بێتە دەرو لە گەنجەکە بەڵام دەبێت ڕێک بکرێ من لەو بەڕێزە تێدەگەم کەوتیەوە ژیان نییە من ئێرە بەجێ دێڵم ڕاست دەکات منیش بوومایە ئەگەر بێت و بێن بۆی تەبیعەت و هادیە من بەخوا بەجێ دێڵم ڕاست دەبێت تەنزیم بکرێ ئەو کاتە ئەوە دەمێنێتەوە ینی باش لە ڕووی گەشتاریەوە مامۆساوە قبوڵە با بڵین بۆ ڕۆژی چووک و 22 سێ یەکەم ڕۆژ با بڵین ئەعلام کرێ بڵێن فلان شوێن بۆ هەڵپەرچێ فلان شوێن بۆ گەشت و گوزارە فلان شوێن بۆ جۆگرتن لە ڕووبار و چۆلەکەوەیە ئەگونجێ بۆ گەشت سەدنی گەشت گوزار ئاساییە چونکە ئێمە دەبێ با بڵێن شتێکێ پێ دەگوترێت بە بازارکردن ینی ئێستا ئێمە لە نێو با بڵێن سەرخانی گەشت و گوزاردا سەرخانمان هەیە ژێرخانمان هەیە لە سەرخانی گەشت و گوزاردا یەک لەوانە ئەو با بڵێن ئیبرازکردنی مۆڵ و ئەو فیستیڤال و ئەو شوێنانی کە با بڵین چاڵاچی هونەری وەرزشی لێ ئەنجام دەدرێتن ئێمە بە خۆمان ینی بەرچاوی بخەین بۆی زۆرترین گەشتیان ڕابچێشێ بۆ ئەو هەرێمەی خۆمان باش جوان خان با من تۆ زەگەمێت ینی تۆ خارمێکی ماشەڵا جوانی تو چالاکوانی تو ئەوە با من بە بەو گەنجانە بڵێم کە وەکو مامۆسا باسیەکات جۆرێک لە خۆنوانن و جۆرێک لە خۆ نمایشکردنی تایە ئایا تۆ وەکو خانمێک وەکو چالاکوانێک و شارەزایەک لەوە یعنی گەنجێک سەرنجی تۆ ڕاکێشێ کە ئەلەوێ سێجرتەکی هەڵپەڕێ هەڵبەتە لەسەر کەسەکانە باشە بەگشتی و بۆی کە تۆ بۆی کە بە گەنج بڵین سەرنج ڕاکێشانی تۆ بۆ خانمێکی جوان بەم هەڵپەرچەوی زعاجکردنە نییە بۆی کە کۆدێکی تر بدۆزێتەوە بەڵام پێم وایە باشە هیچ کچێکی ڕەفیقێ وتوێتی ئەو کوڕە جوان هەڵەپەڕێ و جوان هەڵە بەزێتەوە نەخێر ئینترێز بێ بۆ ینی سەرنج ڕاکێش بێ بۆی
بەڵامی دی پێم وایە ئەوە بێک هەسێک قسەی لەسەر کاکەوە شارەزای بواری دەرون ناسبی کۆمە ماسیوی ڕەنگە من ناتوانم ئەوەشی بکەم باشە مامۆستا تۆ بە عکسیکەینەوە کچێک جوان هەڵپەڕێ سەرنج ڕاکێشێ جوان هەڵپەڕینێ کە بگاتە حەدی ئیزعاجکردن ڕەنگە بۆ منێک ئاسایی بێ ئەگەر بە شکلێکی جوانیانی ئەو ئەدای ئەو هەڵپەرچێ بکەیان ئەو چاڵاکی باورتریەوەی کە ئێستاکەمەوە کۆی کە بینیتان لەو پاکەجاناوەکو بینیتان ببێتە بارانیش دەستی پێکرد تۆزەمەنمەیتر داوای لێبوردنەکەی وەکوی کە لەو پاکێجا بینیتان یعنی کچێک لەو فەوزایە هەڵپەڕێ خۆی سەغڵەتکە سەرنجی تۆ ڕاخێر نەخێت چکە لە بدایەتەکە دەبێت مای بێزارکردنی من شتێک ببێتە مای بێزارکردنی سەرزم نەخێر لەبەرەوە من لێرەوە بە گەنجانە لە من خۆم جوابی و پرسیارم لابوو من خۆشم کوڕم و ئەزان چۆن لێرە بە گەنجانە لەم یعنی وەک لە بەرنمەکانی پێشووتریشە با تۆزێ تەنزیشی تێ بکەین ئەگەر پلانتە بە هەڵپەرچیەوە بۆ هاتوو هاوار و زیاکردنی تەجیلە دڵی کچان ڕاکێشی بۆ خۆ بەخواوە ڕای ناکێش ینی کۆدێکی تر بدۆزەرەوە بەهەر حاڵ باران دەستی پێکرد منەمەوێ یەک ڕای هۆمرد مامۆسای گەورە هۆمەرزەی ژوەرگرین پەیوەندیدار نییە بە هوەرەوە بابەتەکەمان بەڵام هەمیشە لە بەرنمەکان مامەوێ ڕای خەڵکی نوخبەی وەرگرین کە بۆچوونی چیە لەسەرم دیاردانە مامۆساجان گەوری و نوان زۆر سپاس کە ئامادە بووی لە بەرنمەکەمە پێم خۆشە دوور لە هوەر و دوور لەو جیهانەی خۆ دۆکو هوەرمەندێکی گەورە و جوانی کورد کە کەم تا زۆریش تەجروبەی گەشتیاریت هەیە و دنیات زۆر بینیوە قسەی تۆ چییە لەسەر ئەو جۆرە لە گەشتکردن لە کوردستانە فەرموو سڵاو و تۆش کاکە دەرونجیان پرسیارەکە زۆر بەجێە بەڕاستی حەزیشم کرد کە میوانداریتان کردم بۆ ئەم بەرنمەیە چونکە من دەمێکە وەکو جەنابەت بیرم لەوە کردوێتەوە لەو گەشت گوزارکردنی کوردستان منیش بە شتێکی زۆر نامۆی ئەبینم بەڕاستی جوانیە چونکە من وەکو جەنابەت ئاگاداری ماوەیەکی زۆر لە دەرەوە ژیاوم چ لە ئەوروپا چ لە ئەمریکا گەشت و گوزارکردن ئاوا نابێ بەڕاستی بەڵام کاکە دەرونجیان ینی ئێمە ناتوانین تەنها گوناحەکە بخەینە سەر ئەو گەشت و گوزارکارانە کە لەو شوێنانە وەکو جەنابەت باست کرد لە هەموو دنیا شوێنی تایبەت بۆ گەشت و گوزارکردن تەرخان کراوە تۆ ناتوانانی لە هەر شوێنەکە کەیف خۆت بچی هەواری داکوتی و منجەڵی یاپراوی و هین برنج و فاسولە دانێت و ئەمە لەوێ شوێنەکان هەمووی کە تایبەتیم بۆ گەشت و گوزار لەسەری نووسراوە بازێکیان هەندێک وەکو بڵێن لا تەختیشی لێ بۆی لێ دابنیشی ئاوی گەرم و ساردی لێیە توالێتی لێیە لە هەندێکیان مقەڵەی لێ بۆ گۆشت برژاندن و شتیوە ئەمانە هەمووی بۆ گەشت و گوزارکاران تەرخان کراوە بەڵام لە کوردستانەکە ئێمە بەداقەوە ینی هەرچەندە من گلەیم لەوە هەیە کە کشت و کاڵ و گەشت و گوزار لە کوردستانە زۆر لە نەوت و گاز گرنگترن ئەگەر ئێمە تۆزێ شارەزایی و پلانمان هەبێ بۆی ینی وڵاتێکی وەکو هۆڵەندا کاکە دەرونگیان سنەعاتی گەورەکە دەڕاستەی گەورەیان هەیە بەڵام هێشتا خۆی بە وڵاتێکی کشت و کاڵی دەزانێت بۆیە ئەوە نا بایەخیان بە کشت و کاڵداوە بۆتە وڵاتێکی وەکو دەڵێن سناعی زراعی اینجا لای ئێمە بەداخەوە ئەمە لە ینی ئەبێک لە یەکە بخەینە سەر هینی خۆمان حکوومەتی خۆمان با بڵێن چونکە باەخی تەواو نەدراوە بە گەشت و گوزار ئەبێ شوێنی تایبەتی وەک باشە و کەسە ئەچێ لەو ژن و پیاو لەکوێ نەتوالێتێکەکەی لەکوێ ئەقت چۆنە بێ ئەمەشتی وایە نیشتەی سەیرە لە پاشان بەرمیلێکی خۆڵ و خاشاگ نییە دەسەکانە خۆش مامەساجان زۆر سپاس گەوری و نوان پێمان لێمە بڕۆ و هیوادارم قسەکانە گەشت بێ مامۆسا دوو جار خەریکە هەڵێم دکتۆرەڵی پێم مەڵێ دکتۆر باش مامۆسا چارەسەرکردنی ئەم شتا جوانخان تۆزێ بێ ئەمەل بوو وتی بەخوا چارەسەر ناکرێ و ڕەنگە منیش هاوڕابم لەگەڵی هەنی چۆن چارەسەریەوەکەی بە خێزانێک بڵێ کاکە جان گەشت ئالێرانیە بڕوان پێ بکەی سا چواردەوری تەلەڤیزۆنەکەمان ئەگەر جیمێکە وەریگرێ یعنی هەمووی منتیقی سەوزایی ئەوە جوانە نەبێتەوە ینی هەر منجەڵی یاپراغ بەری لێ بیخۆی زۆر چێژی زیاترە لەو شوێن و فەوزا هۆڕن لیانی سارێ تۆ گەشتبینی بەوەی کە
ئەم دیاردەیە چۆن چۆنی چارەسەر بێ کە گەشت تەنها لە دوکان و لە گەلی ئەلیبەگ و لە بڕوانزوو لە فلان و لە فلان و لە فلانە کۆنەکرێتەوە وەکو ئیعلامی ئەتوویەکە من هەنگاوی شەشە بۆ ئەو چارەسەرە ئەوە تۆ قسە دەکەی ڕم بێ ملیۆن گەنجی کورد جوێ لێت بێ لە هەر چوار پارچەکە ئەوە یەک ئەمە چەناڵێکی عجیبمان هەیە تەلەڤیزۆنە ڕادیۆیە تەبعکراوەکانەوەکی مەگەزین وشتانە و فەیسبوک و ماس میدیا وشتان هەموو ئەومان هەیە دەتوانانی ئەمە هەموو پێکەوە بە تەنیا ناکرێ باش من و تۆ پێمان ناکرێت دەبێت حکومت پاڵپشتێکی گەورەی گەشت و گوزار بکات گەشت و گوزار پاڵپشتی ناو خەڵکی بکات پێکەوە دەکرێت وەکو باسم کرد ئێمە دەبێت ئەمە تەنزیمکەین بە ڕێنمایی حرسمان هەبێ ناز ببووە بە کوردی بەخوای یارمێرەمەتیم دەرحرس پاسەوانێکی تایبەتمان هەبێ کە ینی کە تەمرین کرابێ بۆ ئەو بەشە ئەو پاسەوانە دێن ئەوە تەنزیم دەکەن کە کاتێک کابراایەک ئیزعاجە لە دەنگەکە ئەو پاسەوانە لەوەیە بۆی تەنزیم دەکات دنیا ئەوەیە بەک نمونەیەک دەمێ چکە لە بێدای مۆزۆکە وتت چۆیت ئێرە ئەوهەیە باش تێکەوە باسکەم لە مەغریب دیاردەیەکم بینی زۆر عەجیب بوو لەسەر دەریای مەغریب دەوێ وڵاتێکی فەقیرە گەنجەکان بێئیشن دەزانی چ دەکەن گەنج لەوێ لە زیاتی ڕەقس گەنجێکی زۆر بە شای خۆم بینیمە لە بەردەم ئەوروپیەکان خۆیان ڕوود دەکەنەوە تەڕان ڕوود هەموونا بەس خۆیان ڕوود دەکەنەوە نیمچە ڕوود بۆ ئەوەی جسمە جوانەکەی خۆی پیشاندات ئەوروپیەک تەماعی تێ بکەوە بیشوی پێ بکەوە ینی بخوازی بیبا بۆ دەرەوە هەرێک بە وسیلەی خۆی ڕەم بێ من و تۆ پێمان جوان نییە گەنجێک ڕقز دەکە هەڵبەتە ئێمە باسیت دەکەین کاکە هەموو دنیا ئەوروپا ڕۆکنڕۆڵ و نازانام چی ڕقز دەکەن بەڵام لە شوێنی خۆیان مامۆستا قسەکە ئەوەی من ئەوڵ باسیۆم کرد هەندێک ئاهەنگی گەورە لە جیان ناکرێ ئەسڵەن ئەیبە من بۆ خۆم زۆر کەمەچمە ئاهەنگوشتەوە لە بڕووی نازانم هەڵپەڕم یعنی کە چوویتە ئاهەنگەوە بێ هەڵپەڕی بەڵام کە تۆ چیتە بۆ گەشتکردن و ئەچیت جۆ لە دەنگی ئاو و چۆلەکە گەشتکردن هەڵپەرچەیە بەڵام ئەو دەنگە من تەسەڵکم شەکەی جناب لە هەڵپەرچەکە نیە لە دەنگە ئیزعاجەکەیە لەو ئیمپریفایرە گەورەیە سەماعەیە کابراوە دەزانێت و دەقێژن دێنێ شەشەکە لەوەیە باش دەکە کابرا تێ نەگەیشتووە کە ئەوە سەیرانە ئەمن تێدەگەم بۆیە ئەو پاسەوانە لەوەیە کە تەمرین کراوە کە سەلاحێتی هەیە کە جلەی تایبەتی هەیە کە ڕێزی لە دەگیرێت کە ڕێنمایی بڵاو دەکاتەوە ئێمە ئەومان لە کوردستان نییە دەبێت ئەمە لە تەواوی کوردستان بڵاوکەینەوە لەناو سەرنگەکان بڵاویکەینەوە ئەو شتامان نییە ئەجرانی تۆ پێ دوایە بۆ چارەسەرکردن هێورکردنی ئەو دۆخە پاسەوانەکان مەسەلەن بێت بە من بڵێت تەجیلەکە و کسکە و تەجیلەکە سەلاحەتی هەیە حکومت پشتی دەگرێت دەستی گەشت و گوزار پشتی دەگرێت سەلاحەتی دەداتێ خەڵک دەبێت ڕێزی بگرێ ئەمە لە خلای چڵانی جەنابتەوە دەبێت ئەمە دروستکە نیمانە با چانسێکی بدەین باش بارانەکە وا خەریک فەرمو من خەمیەوە مەیز ئاژنجنا من بۆ خۆم زۆرم حەز دەباران خۆش شتێک هەیە پێویستە ئاماژەی پێ بکەین ڕەنگە هەمومان ینی لەم لاوەیەک لای بووبووینەوەکەوە خەڵک لە مفهومی گەشتکردنەوە تێنەگەشتووە بۆ مانایکەوە ئەگەر کەسانێک بیانەوێ ئارامی ڕوحی و جەستەیی بەدەست بێنن ڕوەکەنە دەرەوەی وڵات پێتەڵێ من ئەتم ینی بۆی دەوێکی ئارامم هەبێ و کەمێک لەو ماندبوونی شاکەتی و خۆمە بچمەدە بۆ وڵاتێکی ئەوروپا کەس باس لەوە ناکاکەوە لە سەیرانگەیەکی کوردستانە ئەو ئارامیە ڕۆحی و دەستەیە بەدەست بێن لەبەر ئەوەی دیاریدەیەکی زۆرینەیە خەڵکەکە ئەوە بیرەکاتەوە بۆ بڕوایم کەوا کۆمەڵی خەڵک ئێستا لە بەردەم بەرنمەکە ئێمە پێویستی ئەوە بنکەوە گەشتکردن یەکەم هەدەفی ئەوەیە کە ئارامێکی ڕۆحی و چەستەی ینی بێنێتە دی نەک ئەوەی کە خستنەوەی ئاڵۆزی مێش کوشەکەتکردنی مێشک بۆیە من کە ئەڵێم بێئەمەلم لەبەر ئەوەی پێتەڵم ئاستەم ئەوە چارەسەر بەرەبەر زۆرینەی خەڵک ئەوە بیرەکاتەوە ینی تۆ زۆرینەی خەڵک سەپۆر بۆ قسەکەی جەناب ئەمە جادەقیرەکەی 1 مەتر دوورەکەوێتەوە سارەکە سنووقی سارەکە هەڵایەتەوە بوتڵێک دانێ و بۆی کە خەڵک ببینێ بەڕاستی لە نەورۆزە خەڵکانێکن ئەگەر لە نزیک جادەکان لە نزیک شەقامەکانە دانەنیشن ینی پێیانوانیە نەورۆزیان کردووە بە کوڕکچەوە ڕێک هەتەنها لە نەورۆزی شەوەنە بگرە لە وەرزی هاوینیشەوە خەڵک ڕوو لە سەیرانگاکانەکە ئەگەر پێنجشەم و جوانە بێ کۆمەڵ عایلەیەک هەیە ڕووی تێناکە لەبەر قەرە باڵغی دەسەکانە خۆش با لە بەروی مۆنیتەرەکەمان زیاتر تەر نەبێت ئەو خانمە پاکستانیەمان لەگەڵایە کە شارەزای گەشتیاریە مەهائزەت زۆر خۆشحاڵ بووم کە بەشدار بووی لە بەردامەکەمان ناوەکو هاوزمانێک ناوەکو کەسێکی بیانی کە لە کوردستانە ئەژیت من پێم خۆشە سەرنجت وەرگرم با سڵاوێکە لێ بکەم لە بەرەوەی لە سەرەتاوەکو پێی سڵاوم لێ نەکردی سڵاو لێبێ خۆشحاڵم لە بەردامەکەمە ئامادە بووی سپاس کات دەروون بۆ بانگەشتکردنم بۆ بەرنمەکەت زۆر سپاس من ئەمێ ئەوەت پێ بڵێم خانمی بەڕێز من ئەمەوەت پێ بڵێم ئەو دیاردەی گەشتکردن لە کوردستانە چۆنیە بینیت ماوەی 5 ساڵە من لە کوردستانم
یەکەم جار کە من داوت کرام بۆ سەیران لە نەورۆز بەڕاستی من بە تەواوی شۆک بووم. من وان پێشبینی دەکرد کە خەڵک خاکەکە و جوانی سروشتەکەی کوردستانی خۆش دەوێت و لە کاتی سەیراندا خۆشی تێدا دەبینێت. بەڵام ئەوەی من بینیم وەک پێویست نەبوو. چونکە زۆر گرنگە سروشتەکەی خۆتت خۆش بوێت و خۆشی تێدا ببینیت. لەگەڵ ئەوەشدا ئاگاداری خاکەکەی بیت و دەوروبەرەکەی بێزار نەکەیت. بەڵام لە هەندێک جار دەبینم لە سەیرانگەکانی کوردستان شەڕکردن ڕوودەدات. گەشتیارەکان یەکتر بێزار دەکەن بە بەرزکردنەوەی دەنگ، هەروەها هەڵپەرکێ. خەڵک بۆ ئارامبوونەوە سەیران دەکات، نەک بۆ شەڕکردن و بێزارکردنی یەکتر. زۆر سپاس ئەزیێتی کێشا خانم جان ڕێنوانەکانی هیوادارم گەشت بێ من زۆر خەمی ئێوەمە بەڵام قسێکی کوردی هەیە لە بارانی بەهار قەڵەومانەکە بۆ تۆ ناڕەنگە کەس حەز ناگات قەڵەو بێ بەڵام باتەن دروست باشمانکە مامۆسابا بەرەو چارەسەر بچین وردەوردە زۆر زیاتیزارێن مۆ بەڵامی تر زۆر ئاسایی ببوورە قسەی تۆ چیە یعنی تر وردە با بەرەو چارەسەر بچین. ئێمە بەڕاستی با بڵێن لە ڕێگای دەستگا پەیوەنددارەکانەوە جارە بەر لە هەموو شتێک بۆ ئەوەی کە ئاستێکی هۆشیاری پێویست بۆ هاوڵاتیانی ئێمە لەلایەنە کۆمەڵایەتیەکە بۆ گەشت و گوزار پەیدا بکەین پێویستە دەستگاکانی ئێمە لە نێو منهەجی خوێندنەوە میتۆدەکانی خوێندن جێگای بۆ بکەنەوە بۆ ئەوەی گەشت و گوزار ببێتە بابەتێکی ئاسایی و لەگەڵ ئەوەشدا بە ئاسایی بزان چۆن مامەڵە دەکا کاتێک کە دەچێتە سەیران بۆ ئەوەی کەس ئیزعاز نەکا بۆ ئەوەی بە شێوەیەکی تەندروست مامەڵەی تەندروست دەگەڵ ئەو گەشتیارانەیان ئەو سەرانکارانەی کە لەگەڵی داهەنە مامەڵەی تەندروستیان لەگەڵدا بکاتن و لەگەڵ ئەوەشدا بەڕاستی ئێمە ناکرێ من بەرگری لەو خەڵکە ناکەم بەڵام کاک دەڕون ئێمە دیسان ئەو بابەتە باز دەکەم تۆ ئەگەر ئێمە بەراوردکە لەگەڵ وڵاتێکی ئەوروپی مەسەلە لە وڵاتێکی ئەوروپی سیستەمێک هەیە پێدەگوترێت سیستەمی سوۆسیال هەموو پێداویستە سەرچەکانی تاچی ئەو وڵاتی دابین کردووە بەڵام تاچی ئێمە کاتێک کە با بڵێن لە نەبوونی ئەو سیستەمەدا کاتێک کە دەردەچێت بەڵام کاک فەرمان شەترمان دەسەکەوێت بەس بۆ میوانەکان بۆ مننا بۆمان بێنن عزێت نەبێ بۆ خانم و باش فەرموو سپاسی و تەواز بەڵێ بەڵام تاچ ئێمە ئەبینین کاتێک کە سەیران دەکاتن هێشتا لەژێر باڵن ئەو سترێسەدایە کە بیری لای دابینکردنی کۆمەڵێک پێداویستیە سەرەتایەکانی ژیانێتی بیری لای ئاوە بیری لای کارەبا بیری لای کرێ خانووە لەژێر ئەو سترێسەدا دەرناچێت کاتێک بە جستەیەکی ماندوش دەگەڕێتەوە دەروونێکی ماندوشی هەیە بۆیە ئێمە ناکرێ هەروە ئەو لایەنە فەرامۆش بکەین بێگومان لەگەڵ باشتربوونی دۆخی سیاسی دۆخی ئابووری هەرێمی کوردستان ینی پێ دوایە تۆ پێ دوایە قسەکە ئەوەیە کە لەگەڵ منی ژوارم ئەفو کاک فەرمانەگەربی بە میوانەکان من ئاسایە ئاسایە خانم بیگرێت تۆ بیگرێت تۆ جلەکانە هەر زۆر ساردووە تووشیان فلۆنزانە مامۆستا مامۆستا لە من مامۆستا تۆ یەک دەدەقەمان ماوە یەک دەدەقەمان من وەریەگرمەجی نەنە سوپاس من هەر سێم چەتری شات تەواو هەر سێ چەترەکە هات باشە دەست خۆش بە ئەمەش بکوێتە بەرنامەکەەوە بێ بە یادگاریی تۆ جوان بەرنامەکەمان جوان خان چی بکەین کاک دەرو تەوانە من نامە یەکجار وا بێ ئەمەل من پێگومان هەموو کێشەیەک چارەسەر هەیە کێشەش نییە پێم وایە بۆتە کەلتور لەگەر ڕای مامۆستادام کەوتێ بێ ڕاگەاندن ڕۆڵێکی باشتر بگێڕێت بنونە چەند ڕۆژێ بەر لەوەی کەوا نەورۆز دەستێت کاکرێ کۆمەڵی ڕێنمایی بڵاو بکرێتەوە لەسەر ئەوەی کەوا چۆن ئێمە وەکو خێزان بتوانین خێزانی تەنیشت خۆمان ئیزعاج نەکەین بوون یعنی کۆمەڵی ڕێنمایە بڵاو بکرێتەوە بەڵام لە هەمووی گرنگتر وەکو خانمێکی جوان بۆ کامێراکەی خۆت نەسیحەتت چییە بۆ ئەو کەپریکە ڕۆژە لە ڕۆژان لە تەنیشتی تۆ گەشتەکەن ئەگەر کۆمەڵێک گەنج بن زۆر قساکە زۆر جوان ئەمە بۆ خێزانە بڵێن چۆن تۆ هاتوویت بۆ ئەوەی کێشێکی ئارام وەربگریت و لە جەوێکی ئارامادا بنیشێت و ڕۆح و جەستەت ئارام بکەیتەوە بە هەمان شێوە منیش بۆمان بەبەساتم بۆیە ئازادەکەی تۆ ئەوەندەیەکەوە تا سنوورەیەکەوە ئەو تا سنوورێکەوە لە نێوان ئێمە هەیە ئازادەکەی من پێشێت ڕێک باش مامۆسا چی بکەین هەمووان پێکەوە دەبیشکەین ئەمە دایمە لەگەڵەوە من هەموو خەڵک لەگەڵ دەستە لەگەڵ حکومەت پێکەوەش دەکەین ئەمە کێشکی تاکە کەس نییە کێشەی کۆمەڵە پێکەوە
تۆ من دەستگاکان قسەی خۆم باش باشە لە پلان ئەی ینی لە چۆ دەست پێ بکەین لە جنابتەوە رادیۆ تەلەڤیزیۆن باش میدیا دەبێت لێەوە دەست پێ بکە حکومتمانی ڕێنمایی دەردەکە قانون دەردەکە تەوزیعی ئەو شوێنێکەوە بووە بە شوێنی گەشت و گوزار دەبێت ئەوانە تەنزیم کرێن بە ڕێنمایی بە قانون دەبێت تەنزیم کرێن خاوەن شوێنەکان دەبێت مەسەن بۆ نمونە بینەوە سەر دەنگەکە ئەگە من بزانم کاکم برادرێک لەوێ لە گوندێکی شوێنێکی کوردستانەوە هاتووە ئەمپلیفایرە شوێنی داناوە دەبێت بزان مۆزوعەکە چییە وایەنە ئەمن ناتوانم باشە لەگەڵ ئەوای کە کامە کللتورێکی ناشرینەوە من بۆ خۆشم بەرنامەم لەسەر کرد لەگەڵ ئەوای ئەو هەمان پرسیار لە جنابی شتەکەم لەگەڵ ئەوای کە ئەم کللتورە ناشرینە ینی منۆ ڕۆژنامە نووسەگەڵم ناشرم جاکرێتەوە مە گەنج بەجیا و زگورتی بەجیا و نازام بۆمە من ئەمێ قوتابخانە تێکەڵ بێ دەکوزان کۆ تێکەڵ بێ دەبێت قومانکە تێکەڵ بێ ئەگەر تۆ من بناسی دەزانی ئەمن دەڵێم ئەمن نامەوێ ئەمن دەڵێم ئەو کەسەی کە حەزی لە هەرپەرچەیە کە بە ئیمپریفایر هاتووە تۆ زێوات تی ینی دەبێت پێشوەخت ئەو پاسەوانە ئەم گۆڕەپانە بۆ هەڵپەرچێ وەرە لێرا وەرە ئێرە هەپەرن ئەوانەی ئەهلی هەڵپەرچێشن لە دەوری کۆبنەوە بخۆتان تێدەگەی چۆن بەڵام دەتوانین ئێمە بە مروری زەمان بڵین بۆ نمونە من زۆر شارەزای دوکانیم سەراحەتەن قەت ناسمە سەیرانگا بێت شەوەیە بۆیە شارەزاییم نییە بەڵام ئەکید دوکان ئەزان کە جوانە جێگایەکی تایە بۆ خەڵک ئەو خەڵکانێک کە حەزیان لە ئارامیە بێ لە دوورەوە جۆهان کورد دەڵێ دەنگی داهۆڵ لە دوورەوە خۆشە نۆنیە دەکرێت من قەزدەمەوەیە خەڵکێکەیە گەلێ لە ئێمە خاونڕاتشن پاشکەتینە تەنزیم کراوە باشە من یەک پرسیاری ترەکەم ڕاتچیە لەسەرەوەی کە بەشێکی زۆرمان ینی ئەتوانم بڵێم لەسەر وەختێکە زۆر لە ڕابردووە ڕەنگە هەرێک لێمە ژوای وابیری کرد بێتەوە کاتێکە کەسێکی بیانی بۆ گەژێتە ئەم وڵاتەوە تۆ ئەو پێش بەرنامەکان دێ مناقەشەمان کردوتێ بۆ من زۆر گرنگە کە تۆ بە منەڵێ ینی سیرەکەی مانگێک پێشەوەی کە بیستوێکی سێبێت کەپرەکانی دوکان و هەندێک شوێنی گەشتیاری نامێنێت یا این لە ڕەنگە لە ڕووی مارکتینەوە گرنگ بێت بۆ ئەو ڕۆژە چکە سەرتاپای ساڵەکەوانە بەس بۆ ئەو ڕۆژە بەڵام تۆ قسەی تۆ چێ لەسەر ئەم دیاردەی کە کاتێک کە عەرەبێک پێتەڵێ یا کەسێکی بیانی پێتەڵێ یا فارسێک پێتەڵێ یا تورکێک پێتەڵێ یا چوزانم کەسێکی تر پێتەڵێ ینی کەسێکی غەیرە کورد پێتەڵێ ئەڵێ فلان شوێن دەکوێ یا توالێتێک دەکوێیە ئێمە بە زمانێکی زۆر ناشتین جوابینەوە پێمان وایە هاتووە وڵاتەکەمانی داگیر کردووە ئەمە سەقافەیەکی خراپی گەشتیاری ئێمە زۆر قسەی تۆ چیە لەسەرمە طبعا ئەمن وەکو جوان خان هەمان قسەشمێ هەمان جوابشمێ و هەمان جوابم لە تۆشێ فەرمی ئەمن لێرە حەز دەکەم لە مەزرەی خۆمە قسە بکەم باش گەشتیاری کۆمپانیای گەشتیاری دەرگاکردنەوە بەڕووی گەشتیاری دەرگاکردنەوە بۆ ماڵی خۆتە باش ئێمە دەبێت بەو شەوێت تەماشای ئەو خەڵکە بکەین چونکە پێشەوەی بێمە سەر شتێک کە دەرم کۆمپانی کاکە میلەتێکی زۆر وڵاتێکی زۆر بە پارەی گەشتیاری دەژێت ڕاستێگەی تعلیمیان خوێندنیان دروست کردووە زانکۆیان دروست کردووە پارەی گەشتیاری وڵاتەکەیان جوان کردووە پێشکەوتوون ئێمە ئەمڕۆ زۆرم پێخۆش بوو ڕۆژێکیان لە دەمی وەزیری شارەوانی و گەشت و گوزار جۆم لێبووتی دەمانەوێت گەشت و گوزار بکەین بەرتەبەی یەکەم کوردستان هەموو ئالەتێکی هەیە جوانی کوردستان دۆڵی شاخی سەوزاییەکەی هەموو شتێکی تێدایە ئێمە منافەسەی تورکیا بکەین منافەسەی زۆر بە ئاستین دووبەی و ئەو شتان دەکەین وا دەکەینەوە بەس خەڵکی جنوب خەڵک لە دووبەی و لە کوێت و باشە بەڵام بەم ئەقلەوە خەڵک جێ بۆ ئێرە گریمان شوێنەکەش جوان بۆ خۆ لە کوردستانە ناشکوری نەبێ با منم قسێ بکەم بەڕاستی ینی خۆ لە کوردستان ئەگەر هەریەک لێ ئێمە سەفەرێکی تۆزێ دەرەوەمان کرد بێ تا تو چاشمان بینیم خۆ لەم وڵاتە ناشکوری نەبێت نە میترۆ هەیە بڵین وەڵام عەرەبانە میترۆکانمان پیسەکە نە وەسیلەی هاتوو چۆنە باشە داماوانەیە نە شوێنێکەوە یەنە دوکان یەنە کەپرێکی 4x4 یعنی چی ئێمە مامەڵەی ئەویان لەگەڵا بکەین کە ئەمانە داگیرکردن ئەگەر بیرمان نەچێت لە چەند ساڵی ڕابردووە لە ئێستا هەر قەیران تێنەپەڕیەوە بەڵام ئیشەڵا پشتیوان بەخوا تێپەڕێت بەڵام ئەگەر بیرمان بێ لە 3-4 ساڵی ڕابردووە ئەو حرەکەی کە لە بازاری کوردستانە هەبوو بیانەکان بوون بەڕاستی ینی با ئەومان لەبەر چاو بێ گەشتارێکەیەتە کوردستانەوە نهاتۆ دوژمنایەتیمان بکات وڵاتەکەمان وێران بکە هاتووە پارە خەرجکا بەڕاستی باشە ڕەنگە هەریەک لێمە من بۆ خۆم یەک ملاوانی کە زۆرترین زەرم بەرکەوت بێ لەو بیرکردنەوەی کە پێمان وایە عەرەب وای لێ کردوین بەڵام لە کۆتاییە خێزانێکی عەرەب کێنە کوردستانەوە کێنە شارێکی وەکو هەولێر و سلەیمانی و دووهۆک و فلان و فیسارەوە گەر 500 دلاری خەرجکەن بۆ ئێمە گرنگە لەبەرەوە با ئەو مامەڵەی واز لێ بێنین شۆڕش و کوردایەتی شوێنێکی هەیە ئەمەش دیوێکی تری هەیە یەک قسەی بچووکم شتێ باسکەم لەسەر ئەو ئەمپلیفایر و ئەو گلەی ئەو برادرانەیە کە لە دوکان کردیان ئەگەر وێنەکە گەورەکەینەوە هەموو کوردستان ببینین من پێم وایە
سەیرانگەی کوردستان گەلێک جوانترە وەک لەو گلەیانە ئام جوانترە ئام خەڵک دەڕۆن ڕاستە تەنزیمی دەوێت ترافیک خراپە و سیارەکان نازەم خراپەوە نەبی خراپە ناسەرن بار نمونەیەک دەمێ ئەمە وڵاتەکەونە ڕێکوپێک خەڵکەونە جوان شایی دەکا ئەوەنە کولتورێکی جوانمانەیە نەوەک لە جنوب ملیۆن ڕوومان تێ دەکەن ئەمڕۆ کوردی ئەوروپا ینی نسبێکی زۆر گەورەیان دێنەوە ئێرە بەڕاستی بە وڵاتی خۆیان دێنەوە چکە لە بەروی جوانە سەراحەتەن بەڵام دەڵێم ئێمە ئەو ئالێتەمان نییە دەرگای ئەوروپا بکەینەوە ئێستا دەگەی من لەو قەنەعاتەیەم خەڵکی پرۆفیشناڵ دانیش لەسەر گەشت و گوزاری ئیش بکەن باورد بێ ئێمە زۆر بە ئاسانی تەفاوقی گەلێک وڵات جوان خانچی لەسەر ئەواڵەوە یە پرسیاری کە کردم ئەم کللتوری کە ئێسا من دووبارە باسم کردەوە کللتوریەوەی کە کاتێک عەرەبێک کاتێک کە فارسێک پرسیاری شوێنێکە لێکە ئاڵێت فلان تەواالێت لەکوێتەوە وان جوابیت وڵی هاتووە وڵاتەکە و بخوا بەڕاستی لە کاتێک هاتووە پارە خەرجکە چیەڵی بۆ خەڵکان بەڵێ هەڵبەتاوە کللتورێکی ناشارستانی و کللتورێکی دروست نییە کاک دەڕۆن تاوان کللتورێکی باویشە بێجیە لە نمونەی جەنابەت من بیستومەکەەوە خەڵکانێک ڕەخنە لەو دوکانانە گرنگەوە لە سەیرانگاکانەوەە بۆی کا گۆرانی عەرەبیاندانەوە بۆی گەشتیاری عەرەب ڕابکێشن بۆ لای خۆیان بەڵام لە کۆتاییە خۆی شتەکە لەمەیە کۆمەڵی خەڵک تا عەرەب بێت چ فارس بێت نەتەوەیەک تریاز نەبی بێ لەبەرەوەی جوانیەک لە کوردستان نابێنێت لە بۆی چێژێک لە سروشت و ئەم جوانیە بێنێ ناکرێتەوە بە ڕوحێکی عونسوریەوە ئەم جوانی ئەم سروشتای لە بەرتاوە کورداتی لەوی ئاکرێ کورداتی بۆ شوێنێکی وا بەتاکید نەخێر زۆر شوێن هەیە کە کوردایەتی تیا بکەین بەداخەوە مامۆستا کوردایەتی تیا ناکەین بەڵام چوار عەرەب چوار ئایلی داماوە هاتوون دوو پولیان پێوێنێن لە وڵاتە خەرجیکەین کوردایەتی بەوانە فرۆشینەوە بە چوار ئایلی فارسە فرۆشینەوە تۆ لەسەرەوە کاک دەڕۆن من دەڵێم چ لەسەر ئاستی تاک یاخود لەسەر ئاستی گرروپ یان چین و توێژی جیاوازیان لەسەر ئاستی دام و دەستگای ڕسمی ئەمە بەرهەمی بیرکردنەوەیکی جوانی عقلی ئینسانەکان نییە بەڕاستی ئێمە ئەگەر بمانەوێ لە زۆر شوێندا گەشت و گوزار سەرچاویەکەمی دابینکردنی داهاتی ئەو وڵاتەیە ئێمە ئەگەر بمانەوێ گەشت و گوزار وا لێ بکەین کە بێتە سەرچاوێکی گرنگ بۆ داهات لە هەرێمی کوردستان نابێ بۆ زۆری بیر بکەینەوە ئێمە دەبێ هەموو خەڵکێک وا لە خەڵک بکەین کە دیمەنێکی جوانی کوردستان پیشانی هەموو دەرەوە بدەین زۆرترین گەشتار و لە وڵاتەکەمان بکە بۆەوەی زۆرترین داهات بۆ وڵاتەکەمان دابین بکات دەسەکانە خۆش جوان خان ئەگەر سەرۆکی حکومت بیتر با بەرەو چارەسەر بچین ئەگەر جەنابە لەم کابینەیە سەرۆکی حکومت بی چۆنی دەسەکەی بە چاکردنی ئەم کردە کە هەڵبەتە باسی کە کەرتی گەشتیاریەکەم باسی ئەو گۆشەیەکەین کە ئێمە باسیەکەین چۆنی دەسەکەی بۆی کەیتر خۆ ناکرێم خەڵکە هەروە بێ خۆرە بێ هەر یەکێک بێت تیان گەینە بڵە کاکە جان گەشتکردن لەم قەراغی جادەیان نییە لەو دەشتە سەوزاییە هەڵپەرچێ لێران نییە لەویایە چۆن دەست پێ من پێم وایە دڵنیام لەوەی کەەوە حکوومەت پلانی هەبووە بە تایبەت وەزارەتی گەشت و گوزار بەڵام ڕەنگە پلانەکانی لەو ڕووە نەبنکەوە ئەو قەڵەباڵغیە و یاخود بڵێن ئەو ژاوەژاوە چارەسەر بکە ڕەنگە کۆمەڵی پلانی تری ناڵم ڕووکەشی بەڵام پلانی تری بڵێن کۆمەڵە پلانتری تەقلیدی وەکو پاراستنی ژینگە و کۆمەڵش هەر ژینگەش هەر پارێزراونی هەتا ئێساش من بەڕاستی من بۆیە قسەکانە پێ بڕم بۆیە ئەم بەرنمەیە برادران وتیان باسی ژینگە بکەوتمە لای باسی ژینگە ناکەم لە بڕی سڕێک ساڵێک پێش ئێستا بە ئەمەدەبوونی نەورۆزخان وەزیری شارەوانی و گەشت و گوزار لە ستۆدیۆکەی ژوورەوە بووین هەمان بەرنامەمان کرد حتا علاگەیەکی دەبڵمێنا خۆمان ستۆدیۆکەمان پاکردەوە بەڵام بەداخەوە ڕەنگە تۆزێک باش بوو بێ ئەم ساڵ بەڵام هەروەکو پێوی ژینگە ناپارێزی نەر پێمان وایە حوشەکەی خۆمان ژینگەمانە لەبەرەوە ئەو بابەتە قێزەون بووە و ئەو بابەتە بابەتێکی شەکە لەسەر تاک بە تاکمان کەوتووە یعنی چین عراقەکەی تۆ کاتێک کەسێکی بیانی و لەگەڵا بێ قوتوویەک لەسەر ئەو جادەیە کەوتووە لەبەرەوە ئەوە جی تەرێق بوونەوەی هەر هەمومانە جی شەرمی هەر هەمومانە لە مناڵێکەوە کە عقلی پێ بشکێ هەتا سەری سەرەوە لەبەرەوە ینی بۆیە باسی ژینگەم نەکرد بەڕاستی ئەوە قێزەون بۆ لەوە قێزاویتر بۆ کەی بینین لەسەر جادەکە و باسە ئەمەە باسەکرێ و خەڵەکەر ئەوەی شتێکی تریشەیە کاک دەرم مناگەرمە لە پۆستەکەما بمینەوە باڕکە کۆمەڵە ڕێنمای دەرناکەم کەوا دژی خواست و ئارەزوی خەڵکەوە بێ ئەنی منیش با ئەمانە شتی دروست بن و شارستانی بنەکە باسەکەن بەڵام لەبەر ئەوەی خەڵک ئاوایەوێ بە دڵنیایەوە لەگەر خەڵکە ماوشتانە پژێوەخەم خۆ حقیقەتێکە بەداخەوە ینی پێ دوایە پۆستەکان لە وڵاتە ئەکی تشتاگان بە زۆری ڕووکەشین کاک دەڕون ئێمە لە دوای خواستی خەڵکەوەین خەڵک چێوە ڕاستە خەڵک ینی تۆزێک خەیاڵ پڵاو نەبینم قسێ زۆر بەکارێنم خەڵک بە پۆستەرێکی 23 پارچەیە وەرەقەی ملەوەن بوتڵێکی خواردوتەوە
بەوە ڕێنمایی وەرناگرێ ئەبێ ئەم ڕێنماییە کللتورێک بێ پاکەجێکی تێروتەسەل و دوور و درێژ بێ بە چوار پۆستەر کە هەڵەواسی ڕێنمایی وەرناگرێ بەڕاستی مامۆستا چی بکەین ئەگەر جەنابە سەرۆکی حکومەت بی چۆن دەست بێت بەڵێ کاک دەڕون ئەگەر دەرفەتم بدەێ من بەر لەوەی باز لە چاکردنی هەر بۆشم کە بە دوا قسە بەڵێ بەڵێ بەر لەوەی بیر لە چارە سەرکردنی ئەو کەم و کوڕانە بکەینەوە پێویستە ئێمە بە بنیادی کۆمەڵایەتی خۆماندا بڕۆینەوە سەر لە نوێ چاچی بکەینەوە هەر کاتێک ئەمە بنیادی کۆمەڵایەتی هەموو ستراکچەرەکانی ئابووری کللتوری کۆمەڵایەتیمان ڕێکخستەوە بێگومان دەتوانین زۆر بە شێوێکی ینی دەستکراوەتر بەرچاومان ڕوونتر دەبێ بیر لە چارە سەرکردنی ئەو کەم و کوڕانە بکەنەوە کە پێی دەگوترێت ناهۆشیاری لە بواری گەشت و گوزار کە پێی دەگوترێت نەبوونی ئەتەکێت لە سەیرانکردن ئەو کەم کوڕانی کە هەیە لەگەڵ ئەوەشدا دەبێ یاسا لەو کردەدا بەڕاستی یاسا بەهێز بێ ئێمە ماستەر پلانێکمان هەیە لە دەستەی گەشت و گوزار هەندێکی لێ جێبەجێکرا هەندێکی لێ پژوێ خرا بڕۆ سەردانی ئەو شوێنانە بکە شوێنە گەشتیارەکان کە لە هەرێمی کوردستان زۆربیان لەبەر نەبوونی یاسا یاخود لە یاسا هەیە بەڵام بە شێویشی تۆکمە جێبەجێ ناکرێ زۆربیان پابندی ئەو مەرزانەنینە کە گەشتیارێک بە ئارەزوو خۆی چێژ لێ بێنێ فڕۆکەیان ڕواڵێم چەند خۆشە مامۆستا ئەیوابی بکەینەوە ینی ببوورن ئەگەر بینرانە گەردەنگەکە بێ و فڕۆکەیەک ڕۆی ینی فڕۆکەیەکی بار هەڵگر بوو ینی سەرنشینەوەی پێبوو این چەند خۆشەوا بیرکەینەوە فڕۆکەیە پڕ بێ لە بیانی و بێن لە وڵاتە پارە خرجکەن و پارەکەی بێتە جیرفانی باوک و برا و خزم و کەسوکاریەمەوە ینی با لەو منتەڵەقەوە سەیریکەین گریمانە و فڕۆکەیە نییە ئۆتۆپاسێکە ینی پاسێکی گەورەیە بەڕاستی باوا بیرکەینەوە قسەکانە تاوکە و دوا قسە چاکتر با بڵێن بەدەنگەوە هاتنی داواکارەکانی تایبەت بە گەشت و گوزارە لە هەرێمی کوردستان چ لە ڕێگای دەستێ گەشت و گوزارەوە بیاخۆت هاندانی زیاتری کۆمپانیەکانی تایبەت بە گەشت و گوزارە بەرەقی بڵێ حکومەت وەکو پێویستە یاسایی چی کردووە ڕەنگە کاری لەو شێوە کراوە و با بڵێن سەرمای زۆرش لەو بوارە خەرجکراوە چکە من بە حکومەوەی کە پێشتر ماستەرەکەم لەباری گەشت پێدانی گەشت و گوزار بووە پرۆژە جێبەجێ کراوە بەڵام وەکو پێویست نەبووە ئەو ماستەر پلانێک کە باسم کرد بۆ 25 ساڵ بوو بەداخەوە هەر لە 3 ساڵ یەکەم 4 ساڵ یەکەم وەستێنرا ئەوش ڕەنگە هۆکاری خۆی هەبێ نەبوونی یان هاتنی ئەو قەیرانی داراییە یاخود با بڵێن هۆکاری دیکەبی ئومێد دەکەم لە داهاتوو باشتر بتوانین بە پێی ئەو ماستەر پلانە کار بکەین بۆی بتوانین ئاڕۆکی جدیتر لە زۆر بە کورتی بۆ ئەوەوە ئەگەشتکردنە چی بوو ئەوەڵی قسەکانەوت ئەمە بیرکردنەوەیکی سەقەت من زۆرم پێخۆش بۆ قسێت کرد دوا نەسیحەتە دوا ئامۆژگاری تۆ چییە بۆ خەڵکانی کە بۆ شێوە ناتەندروست و سەقەتەی کە جەنابەوتێ گەشتەکە هیوادارم وەک چۆن خۆی دەبینێت بەرامبەرەکەشی ببینێ مڕاعاتی بەرامبەرەکەی بکە ڕەچاوی هەموو ئەو ئارامی بکاکە کەسێک لە دەرەوە دێتە دەرەوە بۆ ئەوەی با بڵێن کەشێکی لەبار لەو سترێسە بێتە دەرەوە هیوادارم لێوێن دەرێ کە دەستە سەیران پەشیمان نبێتەوە لەوەی کە دیاردەیەکی لەو زۆرە ببینێ بۆیە هیواد پێم خۆشە وەک چۆن خۆی دەوێت سەیری بەرامبەرەکەش بکاتن و بەرامبەرەکەش قبول بێت دەسەکانە خۆش جوان خان دوا قسە طبعا مامۆستا لە سەرەتاوە ئاماژەی بە خاڵی کرد ئەویش لانی پەروەردەی بوو من پێم ئەو لانە زۆر گرنگە کاک دەڕون ئەگەر لە لانی پەروەردەوە دەست پێ بکە لەبەرەوەی ئەگەر سیرکەین قوتابیانی حکومی لەگەڵ قوتابیانی قوتابخانەیەکی پرایڤەت خاص زۆر فەرقیان هەیە بەڕاستی تۆ کە دوو مناڵە بیتە گەشت زۆر بە جوانی ئەتوانی فەرقیان پێ بکە ئەوەی کەوا لە قوتابخانەیەکی تایبەت خوێندێتی زیاتر ژینگە ئاپارێز زیاتر مڕعاتی بەرامبەرێکە بەڵام تەڵەبەیەکی حکومی وا فێر نەکراوە ئەنی تۆ کە لە بچووکیەوە فێر نەکرایت کە مەفهومی گەشتکردن چۆنە تا گەورە ئەبیت پێم وایە ڕۆشن بیرکردن کارێکی گرانە بۆیە پێم وایە ئەگەر تەنسیقێک بکرێت لە نێوان داوائری گەشت و گوزار یاخود هەر لە قوتابخانەکانەوە دەست بەمە بکرێ هەفتانە گەشت بە قوتابیان بکرێ باس لە گەشتی تەندروست ڕێک چۆن ئەبێ هەڵسوکەوت بکەیت چۆن کێشێکی ئارام بۆ خۆ دروستەکەیت و ئازادی خێزانی بەرامبەرت پیشێن ناکەی پێم وایە ئەو خاڵە زۆر گرنگەوە ئەگەر تەرکیزی لەسەر بکەین ئەگەر نا ڕۆشن بیرکردنی تاکی کورد لە سەروی تەمەنی 18 ساڵیەوە ڕەنگە ئاستان بێ وەڵێ دەستخۆش مامۆستا دوا قسە ئەمن دایمان دەڵێم گەشتیاری سیستەمە ئەگەر جەنابەت تەماشای لەندەن بکەی ڕۆما ستۆکۆڵم هەر شوورێکی ئەڵمانیا فەڕەنسا پاریس هیچ هەست بە فەرق ناکەیت لە سیستەمی گەشتیاریە بۆ چکە پێوەرێکە ئەوان لایمان پێشکەوتوترن جێبەجێیان کردووە ئەو سیستەمە لێرە هەیە لە کوردستان هەیە لای ئێمە هەیە حکومەتە ڕۆژێ بێوێ ئێمە دێدەینێ
بەبەلاش بەخۆشی دەیاندێنێ دەتوانین کوردستان بکەینە نمونەیەکی زۆر جوانی پاریسی و ڕۆما بە ملیۆنها خەڵک ئەمە خەیاڵ پڵاویەیان قەت ئەمس نیوەی تەمەنی خۆم زیاتر 30 ساڵ لە ئەوروپا بوومە دەزانم زۆر ئاسانە و تحقیقشی زۆر ئاسانە بەس حکومت دەبێت دەستی درێژگا بۆ یارمەتی ئێمە دەیدێن بەبلاش بەبلاش دەسەکانە خۆش بێت نیش لە کۆتایی بەردامەکە باسی دوو شتەکەم یەکەم باسیەوە کەم کە وەکو بەڕێزان وتیان کاتێک کە ئەچین بۆ گەشت پێتوانە بێ دوو قم کحول لە خۆیتەوە پێدوا بێتتر ئەم پانتایی و جوگرافیایە بۆ تۆ تەخت بۆ و هەرتۆیتیایی هەزاران کەس بێزارەکەی وەکو ئەو لێدوانانەی کە بینیت ئەمە خاڵ یەکەم خاڵی دووەم بە حکومت هێرێمی کوردستان ئەڵێم بە کابینینی حکومت ئەڵێم ئەو تا مامۆساڵێ بە بەلاش و حەلاژ ئێمە زانیاری ئەین و تەمەنی 30 ساڵیشم زیاترم لە ئەوروپا سەرف کردووە کە پرۆسێکی قورس نییە کە کوردستان بکرێتە وڵاتێکی گەشتیاری و ئەمەنە چاومان لەسەر ئەم بەرمیلە نەوت و تەنکەرانە نەبێت و خاڵی سێمم دووبارە و سێبارە و سەدبارەیەکەینەوە لە هەموو بەردامەیەەکە بە هەرچی هێلکەمانە نێخێنە زەمیلی حکومەتەوە و چاوەڕێ بکەین حکومت پارچەی وەرەقەی ئەمەنەمان باتێ اینجا ئێمە ڕۆشنبیر بین و اینجا ئێمە ڕۆشنبیرانە گەشت بکەین ڕاستە یاسا بێ یاسا بێت بەڵام ئەگەر یاسا ژۆک و پێویست ممارەسە ناکرێت لە وڵاتە با هەریەکە لە خۆمان وردە وردە کۆبکەینەوە خۆمان وردە وردە کۆنتترۆلکەین نەبینە هۆی بێزارکردنی ئەوە ینی هەریەک لە ئێوە کە ئەو دیمەنا نابینە نەگەر هەریەک لە ئێمە هاوڕێکی بیانیمان لەگەڵا بێ نازانی چۆن بۆی شەرحکەی نازانی چۆنی شەرحێکی بڵێ ئەمە خەڵکی ئێمە ئاوا ئێوێ مێشکی هادی بێتەوە ئاوا ئێوێ ڕیلکس بێ بەداخەوە ڕەنگە دیاردەیەکی بچووک بێ بەڵام کاریگەری خراپی چەند مانگێک 5-6 مانگ لەسەر هەرێک لە ئێمە هەیەەوە تا مامۆسا چووە بۆ پیرەمەگرون شەو نەخەوتوە لەبەر کۆمەڵێک گەنجەکەش هەر حەقێتی ئەڵێ من لە شارەکانی سلەیمانی و هەولێر ئەم دەوڵ و زۆرنایە لێ نایەمە بێ لێرە بم کەواتە حکومت زەحمە نەبێت دەستکە ئەو دروشمانی کە لەسەر گەشتی کە لەسەر کەرتی گەشتیاری ئەوترێ فەرم و دەستی پێ بکە سەدانی وەکو مامۆسا هەیە سەدانی وەکو مامۆسا هەیە سەدانی وەکو خانم هەیە کە دڵنیام لەوەی ڕۆژە لە ڕۆژان پرۆسێکی وا بێتە پێشەوە بەلاش و حەلاش هەرچی بیرۆکە و هەرچی باگراوندی معریفی خۆیان هەیە ئەی خەنە خزمەتی و بوارەوە هیوادارم شتێکمان کرد بێ زۆر سوپاس بۆ ئێوەی بەڕێز و زۆر سوپاس بۆ مامۆسا هۆمەرجەی و زۆر سوپاس بۆ خانم مەهائەزەت کە جنابیشی بەشدار بوو من دووبارە احتیزارێنمەوە بۆ ئەوەی تر وردە دەمان هەڵمەکە جلەکانتان یەک پارچە بوو بە ئاو ئەگەر تووشی ئەنفلۆنزا بوون تێچۆکەتان ئایدی کوردستان 24 و دەروون و دیاردەیە زۆر سوپاس هیوادارم شتێکمان کرد کاتێکی خۆش هەر بژیت